دەربارەی ئەم بابەتە لێرە لە ستۆدیۆ میوانمان لەگەڵا مامۆستا عوسمان قەرەداغی جێگری سەرۆکی کۆمەڵی داکوکیاران لە مافی کرێنشینان. زۆر بەخێر هاتن مامۆستا. ئەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم مامۆستا، لە داتاکانە باسی ئەوەمان کرد، باسی ڕێژەی کرێچیەکانمان کرد لە هەرێمی کوردستان. ئەگەر بەراوردی کەین بە وڵاتانی چواردەور و تەنانەت وڵاتانی دەرەوەش ڕێژەکە زۆر نییە، بەڵام لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستان بە یاسایەک بۆیان ڕێک نەخراوە، مافەکانیان دیاری نەکراوە، ناتوانینەوە بەراوردە بکەین، معقول نییە و دروستیش نییە. گرنگترین ئاستەنگەکانی کرێچیەکان کرێنشینەکان لە هەرێمی کوردستان چی؟ سەڵاو لە بەڕێز و هەموو بینەرانی کورسات نیوز دەستخۆشتان لەکەن. دیارە مەسەلەی کرێنشین ئەگەر بچیتە ناو بابەتەکان و بەڕاستی کێشە و گرفتەکان و بەرکەوتەکانی زۆر خەیە. بەرحاڵ ئەوەی کە دووچاری خەڵکی فەقیر و لاچار و کەم دەرامەتە بێتەوە، وەکو جەناو باسی کرد، مەسەلەی موچەکەی، مەسەلەی ئیشەکەی، مەسەلەی کەم دەرامەتیەکەی، ئەمانەوە ئەکا دوور بێ لە مەسەلەی خان و شوقە و یەکە ئەمانە. خۆ دەبینین ڕەنگە چەند هەزار ئیسە بۆ حسابەی کە ئامار کراوە، ڕەنگە لە 9 ملیۆن شوقە لە حسابی خەڵکی کرێنشین زیاد بێ. باشە ئەی ئامارەکەش ئەبینی لە ساڵ 24ە، کەواتە ئەم شوقانە بۆ کێکراوە، کەواتە ئەم شوقانە هیچ ئیسپادێکی بۆ خەڵکی فەقیر و لاچار و کەم دەرامەت نییە. سپری ناکەینەوە، بەڵام ڕێژەیەکی کەم ئیسپادەی لێکا جگە لە عارەبەکان، چونکە خەڵکێک ناتوانێت پێشێکی زۆر بە ماغانەیەکی زۆر بە کە موچەکەشی دیاری بێ یا دەستی کرێکارەکەی دیاری بێ. کەواتە ئەمانە دەبینی سەر شەوانە ڕیکلامەکەی تەلەڤیزیۆنەکانە کەناڵ نییە ڕیکلام بۆ ئەو شوقان نەکە، بۆ یەکان نەکە، هۆکاری چییە ماوەتەوە بشیتە هەر سیتێ نیوەی بەتاڵە. خۆ ئەگەر ئەمانە بدرێت بە خەڵکی فەقیر و لاچار و کەم دەرامەت بە پێشێکی کەم یا بێ پێشێکی و بەو حسابی کە ئەوان نرخەکەیان داناوە، ئەویش ئەڕوا و خەڵکەش ئیسپادە لێکا و هەردوو لە سوودمەندە من لەو حاڵەتە. باشە مامۆستا، باسی یاسامان کرد. وڵاتان بۆ نمونە لە ئەڵمانیا 140 زیاتر لە 140 هاوڵاتیان کرێچین، بەڵام بە یاسا بۆیان ڕێک خراوە، ینی پشتیان گەرمە بە یاسا و کێشە لەوانەیە زۆر کێشە نەبێ بۆیان. لە هەرێمی کوردستان هیچ یاسایەکمان هەیە بۆ پشتگیریکردن لە کرێنشینان؟ ئەوانی کە لە ئەوروپا ڕێکخراوە، یعنی جەنا بدیای کێبچێتە شوێنێکەوە خاوی نەبێ حکومەت خۆی بۆی پێیاکە بە دوای خانووە ناگەڕێم. ئەم جگەلەوەی ئەگەڕێ چەندەهاماندی چوە سەر جادە خانووی دەست نەکەوت، جگەلەوەی بە دوای خانووە گەڕێ ڕەنگە بە تەبیعەتی خاوەن خانووەکە نەبێ، ڕەنگ کێشەیەکی بێ، وردە مناڵی بێ، یان مانیەکرێکەی دواب بکەوێ. ئەمە لێرە فەرقی زۆر هەیە. هیچ دەورێکی یاسایی لێرە ناتوانێت ئللا ڕێکەوتنی بینی خاوەن مڵک و کرێنشینەکەیە. لێرە یاسا ناتوان بڵێم پژگیری کرێکی زۆرەکە، ئەگەر پژگیری کردایە ئەوە یاسایە بواە بۆ ئەوەی کە ئەم شوقانە کە ئەدرێ بە خەڵک، کە ئەدرێ بە سەرمایەدار و کۆمپانیەکان، ڕێژەیەکی لە ساڵ 20 لە ساڵ 25 لە ساڵ 15 دیاری کرایە بۆوانی کەم دەرامەتن. بێ پێچێکی بیان درایەتێ زەرری نەیەکرد، خانووکەشی نە ئەمایە بە بەتاڵی نە ئەمە ڕێکلانی بۆ نەکرد. کەواتە لێرە یاسا بەو شێوە نییە پژگیری بکە و ئێمە لای خۆمان بەشی یاسامان هەیە. بەڕێزێکمان هەیە مامۆسایەکە لە پساوی بەشی یاسایە و چەند پارێزەری شیپانی خۆبەخشن لەم کەیسە کارەکەن. چەندەها کێشە و گرتمان هەیە لە دەدگەکانە، ئەگەر یا خۆمانەچین بۆ ماڵەکان، بەڕاستی کێشەی زۆر گەورە ئەکەوێ، شەڕ و ئاژاوە و فەوزا و دەرکردن و ئەمانەتی ئەکەوێ، بەڵام ئەوە خۆمانین هەوڵ دەین دەست بەسەر ئەو باردۆخوا بگرین نەختی ئەو کێشەیەکەم بکەینەوە. من بچمە سەر ئەو پرسیارە. باشە لە ئەگەری دروستبوونی ناکۆکی لە نێوان کرێنشین و خاوەن خانوو، ئەبێ چی بکادەم کرێنشینە؟ ئایا هیچ قۆناغێکێ بیبڕێ بۆ نمونە پەنابەرێتە بەر یاسا، یان نەخێر ئەبێ وەکو باستان کرد هەر بە خۆجێی و بە عەشایەری هەل بکرێ؟ و ڕۆڵی کۆمەڵەکەی جەنابتان چییە لەم بارودۆخەیە؟ ڕۆڵی ئێمە لە سکرتاریەت و تاوەکو ناوەندەکانی تاوەکو دەسەی باڵا و هەروەها ناوەندەکانمان لە دەرەوە بەواتە لەقەکانمان لە هەموو کوردستانە، لەقمانەیە، لە هەڵەمجەیە، لە هەولێرە، لە دهۆکە، لە کەلارە، لە هەموو شوێنەکان لەقمان هەیە. ئەمانە بەشێکن لەوەی داهوتی لەو خەڵکە ئەەکەن. کەیسێکە بێتە لای ئێمە خۆمان پێشێکی بە نەرمی لەگەڵ خاوەن خانووکە قسە ئەەکەین. ئەگەر بۆمان کرا ئەوە باشە، ئەگەر نەکرا ئاراسی بەشی یاسایەکەین. یاساش ئەوەندە لەگەڵێ ئەڕات تا بزانێت کەیسەکە تا کوێ ئەم سەرکەوتنی کرێنشینەکەی بەسەر خاوەنخانوەکە. ئێمە نامانێت زوڵم لە کەسیان بکرێ. خاوەنخانووی شەق خۆیەتی، مەسەلا ڕەنگە ڕەنجی چەند ساڵی ئەوە بێ خانووی کردووە، شوقەی کردووە، ناشکرێ بیدا بە یەکێک حرمەت مەیە، شەرت نییە کە مناڵێم کرێنشین ڕەنگە زۆر بەشیان
چەندها کێشە و ئەژاوان بێ من خۆم لێیەکە بووم یعنی لە شوقەیەک تقریبا 3 ملیۆن لا بووە لەکی 2 ملیۆنی لا بووە یعنی ئەمانە چی لەگەڵاکەی هەر حرمەت مێهی وایە ئەم بەزمە ئەکا و ئەڵێ کاکە دەرەچم و پارەم لێ بدەمێ ئەمانە شەیە بەڵام ئەمە ڕێژێکی زۆر کەمە ناتوانین بیکەن بە دیاردا بۆیە بەشی یاساکامان ئەوەی بتوان لەگەڵێک کارەکەن پەیوەندیەکەن و ئەگەر زانین کەیسەکە قورس ئەو کاتە محکەمە خۆی دێت سەرخەت و یەکلا یەکاتەوە بەڵام لەو بڕام کۆمەڵی خاڵەیە ئەگەر کێشەی کرێنشینەکە بێ مەسەلا دەستکاری خان و ئەم لاو لاو دیکۆری کرد بێ و یا پار نەدا لەسەری کاڵەکە بێ عەقل لە بەینانە بێ بەڕاستی ئەوە گرفتە. باشە حکوومەت هیچ یاسایەکی نییە بۆ ڕێکخستنەوەی کرێکان و من هەر لە جەنابیشتانم بیست کە بە دڵی خۆی خاوەن خان و کرێکە دیاریەکات تەنانەت من بیست و ماڵە کابرا خانوویەکی هەیە دوو قاتە خوارەوەی بە نرخێک داوە سەرەوەی بە نرخێکی ترداوە ئەمە ئێوە پێشنیارتان چییە؟ حکوومەت چۆن ئەتوانێ ڕێگری بکە لەم دیاردەیە لە بەرژەوەندی هەردوو لاوەکو خۆشتان باستان؟ جەناب ڕەنگ ئاگادێ بێت لەو کاتێک کە کۆرۆناکە بوو خەڵک بێ ئیش بوو یاسایە دەرکرا بەڵام با بڵێن لە محافەزا یعنی بەعام ئەمە لە حکوومەتەوە بڕیادراوە لە سلێمانی لە ساڵ 20 کرێکم بکەنەوە بەڵام یەک کەس ئەوەی نەکرد بۆ لەبەرەوەی هێزی یاسایی لە پشت قانونەکەەوە نەبوو باشە ئەوە حکوومەت ئەتوانێت ئەو بکات ئەو حکوومەت ئەتوانێت چاکسازی لەو بوارا بکات ئەتوانێت بڕیارە مەسەلا ڕەنگە ئەمە بێ بەڵام نەچێتە بواری جێبەجێکردنەوە کرێ ئەمە تیقاوە ئێستا کرێ بۆ نمونە ئەو شوانانی کە دوورە دەستن لە گەڕێکی دوورن مەسەلا بۆ پاس و ئەملا و خوێندکار و ئەمانیان دوورە ڕەنگە لە 200 بۆ 250 ئەمە کرێ بێ بەڵام شوێنی شەیە لەم گەڕەکانی ناوشار و نزیکە و یعنی وەکو ئەوانی ناوشار ئەوە کرێکەی هەیە لە 500 بۆ 600 و بگەر ڕەنگە زیاتیش بێ بۆ لەبەری خانووەکەی دیکۆرێکی تایبەت و ئەمانە هەیە بەڵام ڕەنگە لە 165 عەربیتیا بێ ئەوانە ئێمە دەزانین بۆ ئەم ئەزمەی سەکان دروست بووە لە دوای ڕوخانی سەدام وردە وردە ئەوانشی لە شوقە و لە هینەکانە بوون لە مجامعەکانە بوون هەماتە هاتە ناوشار و خەڵکی لادێش فەقیر لە دەستی کاری نەما ئیش و کاری نەما هەموویاتە ناوشار ئێستا بۆ ئەزمەیە دروست بووە چەندە هەمان هەیە کە یعنی خانووی وا هەیە 3 کەسی تایە یا بینێکی بۆ کراوە یەکێ لەم لێ یەکێ لە دوان هەمان شێوە دایم بەبێنی خۆشیانە فۆزا و کێشە مەشاکل بێت بەڕاستی هیچ شتێوەکوی کێشەی کرێنشین نەبوونی خانوو زۆر مشکلەیە و لە ماڵی شابی خان من برادری هەر بەلام وتی وڵای خاوەنی خانووەکە دیاڵێ ئەو بزمارەی داو کوتاوە ئەو کاتە من داوم پێ ئەو نەبووە یاڵێ ئەم پلاکە بۆ کراوە یاڵێ کارباکە منە دەمەڵێ نە پلاکە سەقات دەبێ بیکوژێنوانێ داوای قەرەبوو ئەکاتەوە داوای قەرەبوو شەکاتەوە تەمان دیاریەکە ڕسمێک من ئەمان تەسیم بکەم هەر شتێکی بشکێ خۆ من ناڵێم ینی بەڕاستی دروست نییە منەچمە خانوویەکەوە دوای خۆم کاولیکەم یا کرێکەکە یا شوای پێ کرێ قەرزان بەڵام تۆ خانوو بە چۆڵیش داینی دوای ماوەیەک هەر بردوێ پوچێتەوە ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی قسەی جەناب ئەو شوقانێکی ئیسەدانراون هەموو جای ڕێکلانی بۆکەن خۆ بە چۆڵی ماوەتەوە بڕۆ ئێستا پیس بۆخڵ و ڕەنگە وردە وردە بەرەو لە ناوچوون بڕە بووکانەوە بچێت بەڵام ئافرەم حکومەت لە پێرار و پار 120,000 فۆرمی دابش کرد و خەڵک پڕی کردوانی یعنی ئەگەر حسابی ئەو پارەیەکی ڕەنگە هەرێکی 20 داریدایە بۆ فۆرما زیاد لە 2 میلیارد دینار داوە بە پڕکردنەوەی فۆرما تا ئێستا هیچ دەنگێکی نییە هەمووشی ئەزانین پێش ئەوەش ئەوەنی سێمانی ستێک و زەرگوێز خەڵک کرا بەنایەوە یعنی من ئەزانم تۆ بەرمەکەویە تۆ ئەزانی بەردەکەوێ 11 خاڵ و 12 خاڵ دیاری کرا هەر هەمووی چاوەڕێ بن زوربیان هەر کۆچیان کردو نەمان باشە مامۆستا من ویستم باسی ئەم یەکەی نیشتەجێبوونانە بپرسم وتیان یەکەی نیشتەجێبوون ئەدرێ بە تایبەتی دروست دەکرێت بۆوانەی کە کرێچین و بۆەوەی کە دەسەڵاتی نییە خۆی بچێتە یان شوێنێکی هەبێ کرەیەکی زۆر بات و ئەمانە ئەمە ئەسڵەن چی بەسەرهات و ئەو باستان کرد کە چی بەسەرهات بەڵام کێ ئەبێ بە دوواداچوونی بۆ بکە بزانێکە بەرەو کوێ ئەڕوا ئایا ئەتوانن سوودمەند ببن کرێنشینان لێ یان ناتەوە بەخێریوە بەخش قوربان ئەوانەیە کە ئیسە کراوە سیتەکە زەرگوێزار ڕەنگە هەموو کەناڵەکان باسییان لێ کرد بێ لێش باسمان کرد بێ کەڵەوانانە ئەمانە خۆشمانەی بینین خەریکە ئەمانە نەک بێکەڵێ بێ جارێ ئەمەی سیتەک نەبێ ئەوەی زەرگوێز هەر نەماوە کاول بووە ئەمجا حرمەت مێبا بە زمانێکی ناخۆش نەڵێن یعنی خەڵکەچێ هەموو شتەکانی بردووە یە بەڕاستی خانوویەکی پۆشتە و پەرداخ و جوان و ڕێک و پێک و دووقات و یعنی زۆر خانوویەکی سپۆرت بەڵام بەداخەوە نەیان کرد تەوزیعیان نەکرد و هینەکەشی بۆ کرا خەڵبەندیشی بۆ کرا 11 خاڵ و 12 خاڵ
ئەوەیە 2014 دابشکرایە بەڵام نەکرا بۆچی زۆر هەوڵماندا لێرەیە ئەمە زۆر گرنگە چی ڕێگر بوو لە دابشکردنی ئەو یەکەی نیشتەجێبوونانە وتیان خەدەماتی بۆ نەکرا وەکو ئاو ڕۆژادا ئێمە وتمان کاکەجان هەموو ماڵێ 2 ملیۆنی 3 ملیۆنی وەرەگرین هەموو کات ئامادەیە هاوکاری خزمەی بکات شتێکی بادێ 200 تاوەکو ئەو 3 ملیۆنە کۆ بێتەوانی ئەتان دەینێ کۆمپانیا بێن ئەیدێن بە کۆمپانیاکە بەس بیان کەم بنایەوە ئەو شتانیان بۆکەن بەو ڕێژەی شەڕ ڕەنگە کۆمەڵیشتی وا بکرێ یان وتمان کاکەجان خۆ ئێستاش حورمەتمەیە زۆربەی مجامعەکان کە حکومەت هێنای دوو لە ڕووی جەنابتان هەموو چاڵیان کردو بۆ خۆیان بۆ پاشەڕۆشتەکانیان کاکە وەرن ئەمانە ئەەکەن بەس بیان دەنێ با خانووکان نەڕوخێن ئەوشیان نەکرد کەواتە ئەوەی بەرپرسە لێرە وەزارەتی ئاوادانکردنەوەیە و چەند جار لەگەڵیان دانیشتون جەنابی کابرام هەماشەوە لەگەڵیان دانیشتووە و قسە کراوە لەسەری کە ئەکرێ کە ناکرێ کە لەم ئەخیرا ئەوە بوو ئەو خەڵبەندیان کردە 120,000 کەس پۆڕین پڕ کردەوە هەر لە بیشوانێ و بەرەو هەڵدێری شەڕەوە بەڕاستی من داواکان وەزارەتی ئاوادانکردنەوە پلاندانن ئەوەی کە معنیە بەم کارەوە باشترین پرۆژە بۆ ئێمە و خەڵکی فەقیر وهژار و کەم دەرامەت ئەو پرۆژانەیە کە بە قسەی دەشخایان لەلایەن وەزارەتی ئاوادانکردنەوە کرێ شتێکی زۆر باشە یعنی یەک جار دابشکرا کەنەکەوەیە شتێکی باشە ئیسەش چەندەها معاملەی پێوەری کڕون فرۆشتن بەڵام بناوی کەسەکەەوە ما و پڕە لە خەڵک شتێکی زۆر باشە ئەمە بکرایە ئەتوان بە ڕێژەی لە سەدا یعنی ساڵانە ئەمە بکرێ بە ڕێژەی لە سەدا 20 کلێکی کەم بێتەوە بەڵام ئێمە ئەزانین لە 2002 ئەوەی کە ئەوە دابشکراوە تیشی دابش نەکراوە ئەم ڕێژەیە هەر هەڵاوسان دروستەکە ئەمە وەکو لە دایکبوون و مردن نییە بڵێ ئەمە ئەمرێ و ناڕوە ئەمە کرێکی و زیادەکە زەواجەکە پرۆسەکە زیادەکە ماڵ فراوانە بێ کەواتە ئەم ڕێژەیە تا بێ بەرەو قەیرانەچی و بەرەو زیادبوونەچێ ئەمەش کارێکی خراپە ئەوەی بەرپرسە لێی حکوومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی وەزارەتی ئاوادانکردنەوە زۆر سپاس مامۆستا عوسمان بۆیە داواکاریشین تکا لە وەزارەتەکانەکەین ئەوەی پەیوەندیدارە بە ئەم یەکانە نەڕوخێ خۆ ئەگەر ساڵێکی سەخت بۆیە دڵنیا بە هەمووی ڕوخا هیوادارین داواکاریەکە لە ڕێگەی بەرنامە ئێمە بگاتە شوێنی خۆی زۆر سپاس مامۆستا عوسمان قەرەداغی سپاس کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوون.